بەڵێ سڵاتان لێبێت ئەو کاتان باش دیارە دوای تقریبان 3 ساڵ دابڕان بە شێوەیەکی گشتی تەبان وەک ئێستا ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان بەو شێوازێ ئێستا کۆنەبوونەوە دیارە لە بەیانیەوە لە کۆبنەوەدا نزیک بە 6 ڕێکخراو زیاترن کۆبنەوەکەیان لەسەر بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی کوردستان بە شێوەی گشتی حیزبەکانی ڕۆژهەڵات دەبێت دیارەوە خۆیان باسیەکەن ئەم کۆبنەوەیە لەبەرەوەی بەم شێوازە فراوان لە ماوەی 3 ساڵە تاوەکو ئێستا نەکراوە ئەمە کاریگەری زۆر باش دەبێت کۆمەڵێک بابەت و بڕیاری تازە دەدەن کە بەشێکیان پەیوەنددارە بە ڕێکخراوەکان خۆیان و بەشێکیان تایبەتە بە لەوانی ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا بۆ زانیاری زیاتر جەلال ڕوانگەر سکرتێری پێشووتری ڕێکخراوی لاوانی کوردستان لەگەڵمە کات کۆبنەوەکەتان باسی کرا ئەو ڕێکخراوانەی کە لێرن باسیتان کردووە پێشاتی تازەسیەتی بڕیار بدرێت. ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ئێران کە پێکهاتوو لەسەر جەم لایەنەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە دەوری یەک کۆبووینەوە بۆ باسکردن لە وەزعیەتی لاوان لە کوردستانی ڕۆژهەڵات هاوکات لەگەڵ ئەوەی هەلومەرجی سیاسی ناوچەکە کە بەرەو ئاڵوگۆڕ و گۆڕانکاریەکی خوڵ دەچێت ئەو باسانە لە کۆبوونەوەکانماندا تاوتوێ کراوە پاشەوەی کە لە جەلسەکانی دواتریژە باسەوە دەکەین کە ئێمە وەکو ڕێکخراوەکانی لاوانی کوردستانی ڕۆژهەڵات چ پلانێکمان دەوێت بۆ داهات و هەر لەو ڕاستایەدا پرسی کۆنفرانسی دووەمی لاوانی ڕۆژهەڵات و پاش کۆنفرانسی دووەمی لاوانی ڕۆژهەڵات بابەتێک کە ماوەی ساڵانێکە بێدەنگی لێکراوە ئەویش پرسی کۆنفرانسی لاوانی چوارپارچە کە ئەرکی ڕێکخراوەکانی کوردستانی ڕۆژهەڵاتە ئەمجا سەرپەرشتی و بەڕێوەی ببن ئەو بابەتانە لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا باسی دەسەر دەکرێت. باش بەدەر لە پرسی ڕێکخراوەکانی خۆتان لە ناوخۆتانە ئەوەی کە پەیوەستدارە زیاتر بە لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان چی باس دەکرێت چی پێشاتی تازە هەیە؟ ئەو بابەتانە کە لە چوارچێوەی مەسلەی کوردستانی ڕۆژهەڵات و لاوان باسەکرێت بەداخەوە ئێمە دەبینین واقعەتیش ئەوەیە کە دەسەڵاتێکی دیکتاتۆر زاڵە بەسەر ئەو وڵاتەدا لە ڕاستای هیچ حق و حقوقێکی جوانەکان لە کوردستانی ڕۆژهەڵاتە هەنگاوی نانرێەوە دەبینین ڕۆژ بە ڕۆژ دیاردە کۆمەڵایەتەکان ئەو دیارە جوانە لە کۆمەلگاکەماندا بەداخەوە گەشە پێدەدرێ ئێمە وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان کە ئەرکمانە تاوتوێ ئەو پرس و بابەتانە بکەین و هەوڵ بدەین پلان دابنین بۆ بەرپەرزانەوەی ئەو دیاردە جوانە لە ناو کۆمەلگادا تاکو بتوانین لە داهاتووی کوردستانی ئازادی ڕۆژهەڵاتدا بتوانین ئەو کێشە و گرفتانە کەم ڕەنکەینەوە. نزیکەی 3 ساڵە بە شێوەیەکی گشتی بوون ڕێکخراوەکان ڕێکخراوی لاوانی ڕۆژهەڵاتی کوردستان هەموو حیزبەکان کۆنەبوونەتەوە لە دوای 3 ساڵ بوون ئەم کۆبوونەوەتان کردووە هەر شتێکی ئاسایی یان پێشاتی تازە هەیە بە تایبەتی ئەوەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەگونجی وڵاتانی دراوسێ. هەلومەرجی ئێستای وەزعیەتی کورد بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیەکی لەو هۆکارانەوە یا و پاڵنەرانە بوو کە پێویست بوو ئێمە بۆ داهاتوو بیر لەوە بکەینەوە کە ئەگەرەکانی گۆڕانکاری لە ئێرانیشدا لە ئارەدایە لە هەمان کاتا لە ماوەی ڕابردوودا هۆکارەکەی بۆ ئەو دەگەڕاوە ماوەی چەند ساڵەکە بێدەنگی هەبوو ئێمە کۆنفرانسی یەکەمی لاوانی ڕۆژهەڵات بڕیارماندا بوو بۆ هەر پرس و بابەتێک سەرجەم لایەنەکانی ڕۆژهەڵات پێویستە بەشدار بن و لە نەبوونی لایەنێکدا یا ئەگەر ئێمە نتوانین بە دەرەنجامی هاوفکرێک یا لە دەوری یەک کۆبوونەوەیەک بۆ پرس و بابەتەکان پێکەوە گەنگەشە بکەین ئەگەر لایەنە بەشداری نەکرد ئەو بابەتان ڕدەگەین تاکو بتوانین هاوڕایی دروستکەین کە بەخۆشیەوە ئێستا دەبینن هەموو لایەنەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە دەوری یەک کۆبوونێتەوە و نەزەر و مناقشە و باسەکانیش لە ڕاستای یەکگوتاری زیاتری ڕێکخراوەکانی لاوانی ڕۆژهەڵات. پشتاری بە کورتی وەڵام دەیتەوە باس لە 4 پارچەی کرد لاوان کە کۆ دەبن